بە درێژایی مێژوو ناکۆکیەکانی کورد لەگەڵ حکومەتە یەک لە دوای یەکەکانی بەغداد لەسەر پرسی کەرکووک و ناوچە جێ ناکۆکەکانی دیکە بووە، بەڵام دوای ڕیفراندۆم و دەرکەوتەکانی 16 ئۆکتۆبەر ناکۆکیەکان لەسەر ئەو ناوچانە گەیشتنە نێوماڵی کورد بە جۆرێک پارتی و یەکێتی ماوەی زیاتر لە ساڵێکە بەهۆی ململانی حزبیەوە دۆخی کەرکووکیان بە چەق بەستویی هێشتوتەوە و ئامادەنین لەسەر ئاساییکردنەوەی ڕێک بکەون. بەرپرسێکی یەکێتی دەڵێت ڕێککەوتنی نێوان یەکێتی و پارتی دەمانخاتە دۆخێکی دیکەوە کە بتوانین ململانەی نێوخۆمان لەسەر کەرکووک ببینەوە بەغداد. بەداخەوە تەواوەکانی ڕفراندۆم و لێکەوتەکانی 16 ئۆکتۆبەر ئەم ململانەیە بۆ فەتەیشی کاتی گۆڕا بە ململانە ناو ماڵی کورد خۆی ململانەیەکە لەسەر مۆزوعی کەرکووک و ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک. بەڵام خۆشبەختانە ئەم ڕێککەوتنی دنیایەتی و پارتی پێم وایە کۆتایی بە ئەم ململانەیە هێنێ و ئێمە ئاچینە قۆناغێکی کەوەکە قۆناغی زارێکی کەسە لە نوێ ململانەکانمان لەگەڵ بەغدا و کێشەکانمان لەگەڵ بەغدایە بێتەوە بە تایبەتی لەسەر کەرکووک و منطقەی مادی 140. لەلایەکی دیکەوە بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامی دەڵێت کورد بە درێژایی 14 ساڵ دەرفەتی هەبوو کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی دیکە بخاتەوە سەر هەرێم، بەڵام بەهۆی بەرژەوەندی حزبیەوە ئەو دەرفەتە لەدەستدرا. چاودێرێکیش پێی وایە ناکۆکی و ململانەکان لەسەر کەرکووک بۆ بەرژەوەندی هاوڵاتیانی کورد نەبووە، بەڵکو لەسەر بەرژەوەندی حزبی و شەخصی بووە. ئێمە دیارە لە شاری کەرکووک فرسەتێکی باش هاتە پێش بووی کە بتوانین هەم خزمەتێکی باش بە شاری کەرکووک بکەین و هەم کەرکووک بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان. بەڵام بەداخەوە ئەو چەند ساڵی کە لە شاری کەرکووک بووین حیزبایەتێکی بەرتەسک وای کرد کە نەک کەرکووک بجێڕنەوە سەر هەرێمی کوردستان بەڵکو جێگەی خۆشمانە بێت لە شاری کەرکووکا دابنیشین. بۆیە ئێستاش ئەو ململانی نێوان پارتی و یەکێتی بەڕاستی ململانیەکە هەتا درێژە بچێشێ شاری کەرکووک و دانیشتوانی کەرکووک زەرەر دەکەن، چونکە لە یەکەم هەنگاوی دوای 16 ئۆکتۆبەر ضرور بوو کە لیستی برایەتی لە کەرکووک دابنیشێ و پارێزگارێ بۆ کەرکووک دابنێن کە ئەم نەهامەتی ئێستا دێ هەمووی ڕێک نەکەوتنی پارتی و یەکێتی وای کردو کە شاری کەرکووک بەم ئاقارەیە بڕۆ. ئەگەر باسی ئەم حزبانی باشووری کوردستان بکەین لەسەر دۆسیەی کەرکووک هەڵبەتە ئەتوانین بڵێن هەموو ئەوانەی بە درێژایی مێژوو لەسەر کەرکووکیان وتووە و قسەیان لەسەر کەرکووک کردووە هیچ ڕاستیی تیان نەبووە، بەڵکو بۆ خۆڵە چاوکردنی خەڵک بۆ پاراستنی بەرژەوەندەکان بۆ ئەوەی عەتفی خەڵک لە پارێزگاکانی تر و یاخود لەو ناوچانەی کە کەرکووک و تەواوی ناوچە کێشە لەسەرەکانە بۆ لای خۆیان ناڕاکێشێن. ئەمەشمان بینیوە کە لە دوای بەتایبەت 2003ەوە کە دەسەڵاتی کوردی لەم شارە باڵەدەست بووە هەرگیز بە نەفەسێکی کوردایەتی بە شێوەیە لە شێوەکان ئیداریەکیان نەداوە کە بتوانن نەک تەنها قەومەکانی نەتەوەکانی تر بەڵکو خودی کوردیشیان لە خۆیان ڕازی نەکردووە. ناکۆکی و ململانەی پارتی و یەکێتی لەسەر کەرکووک لە کاتێکدایە کورد ئێستا لە کەرکووک بە هاوڵاتی پلەدوو تەماشا دەکرێت و بۆشایەکی ئیداری بۆ کورد هاتۆتە پێش، بەڵام هەردوو حزبی دەسەڵات بێگوێدانە و کێشانە خەریکی بە دەستهێنانی بەرژەوەندی حزبی خۆیانن لەسەر حسابی دانیشتوانی کوردی ئەو ناوچانە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.